لە ناو کتێبخانەی گشتی قەزای چەمچەماڵم دیارە بەهۆی ئەو شەپۆ لە بارانە بەخڕەی دوێنەی قەزاکە زەرەر و زیانێکی زۆر بەر کتێبخانەی گشتی قەزاکە کەوتووە و بە جۆرێک نزیکەی 9 مەتر ئاو هاتۆتە ناو کتێبخانەکە و قڕولیتەیەکی زۆریشی لەگەڵ خۆی هێناوە. دیارە جگە لەو قڕولیتە و چڵپاوی کە لە ناو کتێبخانەکە دروست بووە، سەرچاوە و مەسادرێکی زۆری کتێبخانەکە لە ناو چوون کە هەندێکیان ئەگەڕێنەوە بۆ ساڵانی کۆتایی هەفتاکان و سەرەتای هەشتاکان کە سەرچاوەی کۆن و بە نرخی تێدا بووە. دیارە ئەم کتێبخانەیە کاری 10 کتێبخانەی کردووە بۆ قەزاکە بە وتەی بەڕێوەبەری گشتی کتێبخانەکە لەبەر ئەوەی ژمارەیەکی زۆری مەسادیری گرنگی تێدا بووە و زۆربەی ناوچەکانی دەوروبەر سوودیان لێوەرگرتووە بۆ بەکارهێنان و بۆ توێژینەوەکان. دیارە ئەمەی کە دەبینرێت حاڵی ناو کتێبخانەکەی و زۆربەی کتێبەکان ئەوانەی کە لە ئاستی مەترێک بۆ 9 مەتردا بوون زۆربیان لە ناو ئاوەکە کەوتون و لە ناو چوون.